لەم مانگە پیرۆزەدا دوودانە کات هەیە مەبادا بە فێڕۆیان بدەین کاتێک کە بەربانگ ئەەکەینەوە ئەو لە حەزاتی ئاخری ڕۆژە کەیتر ڕۆژ خەریکە تەواو ئەبێت و وەختی بانگی مەغریبە چەند ساتێک بەر لە بانگ لەگەڵ خۆی خۆتا خەڵوەت بکە هەموو کارێکت وێڵ بکە و خەریکی ڕاز و نیاز بە لەگەڵ ذاتی باری تەعالا و کاتێک ڕۆژوو ئەەکەیتەوە بە پێی حەدیسی مبارەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای ئینسان مستەجابە و ئەمجار کاتێکیش کە شەو تەواو ئەبێت و خەریکین بەرەو ڕۆژ ئەچین واتە بانگی بەیانی چەند ساتێکیش بەر لە ئەوە لەگەڵ هیچ کەسان مەبە بە هیچ کەسی مەدە و بەڵکو تەنیا بەخۆت و خوای بدە سلوسی ئەخیری شەو یەک سوەمی ئەخیری شەو کاتی پارشێ و تا وەختی بانگ کاتێکی زۆر زۆر هەستیار و ناسک و پڕ لە بەرەکەتە سعی بکە لەو کاتەدا بە زیکر و بە دوعا و پاڕانەوەیەکی پاراو لە خزمەتی باری تەعالادا لە حەزات و خەڵوەتێکی مبارەکمان ببێت ئینشاء الله.